سلااوڕێن ڕێز و خۆشەویستیم هەیە چاوتە ئاماچەکەم ئەمێ لەسەر کۆمەڵی بابەت قسە بکەم بە تایبەتی ئەم هەڵبژاردنەی تورکیا کە ئەمڕۆ ئێستا کۆتایی پێهاتووە من سەیرم لێت بەڕاستی کۆمەڵێک هاوڕێی خۆشەویست و کۆمەڵێک کەسی کە زۆر شارەزای سیاست نین زۆر دڵخۆشن بووی کە حیزبەکەی دیمرتاش هەدەپا با بڵێن دەسەڵات دەیهێناوە چاوەکەم تۆ حسابی ئەو بکە سەرکردەکە ئێستا لە سجنایە بڕواتان هەبێ ئەردۆگان ئێستا بە تاقی تەنیایە خۆی دەسەڵاتی موتڵەقی وەرگرتووە ڕەهای وەرگرتووە بزانە دوای ئەمە چی باکاتە بزانە ئەیەڵێ لە سەعادەیەکەش بمێنێت یاننا تۆ چۆن دڵخۆشە بیکەی کە داعشێک خەلیفەی داعش سەرکەوتنێکی وا گەورە بەدەست بێنێت لە دەسەڵاتێکی تورکیایە بەچی دڵخۆشی لە سەعادە پروسێنت دڵخۆشیت چاهماچەکەم زۆر زۆر دەبەنگی داوای لێ بردنەکەم ئەو قسەی و پێڵم چونکە بوو کاتی تۆ بۆوە دڵخۆشی کە لە سەعادە هەیە بەڵام کەسی یەکەم داعشی یەکەم لە 1953 و 1954 هێناوە واتە ئەو لە کەمتریشی هەبوو هەموو لایەنگرانی هەدەپە و ئەمانەی خستە زیندانەوە ئێستا کارەکە زۆر لەوە کارە ساترە بێ جگەلەوە من گلەیم لە کۆمەڵی هاوڕێی خۆم هەیە سەیرم لێوەنە دەبەنگ بیت هاوڕەکانی خۆمەڵێم پێت وا بێت کە کوردی تورکیا باکووری کوردستان با بڵێن لە باشووری کوردستان نیشتمان پەروەرتر من شتی وانە چاوەکەم ئەم دینی ئیسلامە ئەو ڤایرۆسەیە گەورەیە کە نییە چۆتە ناو مۆخی هەموو مرۆڤێکی کوردەوە لە باکوور بێ لە باشوور بێ لە ڕۆژهەڵات بێ بەس لە ڕۆژ ئاوە ڤایرۆسەکە نییە دەرمانی بۆ دۆزراوەتەوە بەڵام ئەردۆگان و جەماعەتەکەی نێڵن ئەو دەرزیان لێ بدرێ ئەو ڤاکسینیان لێ بدرێ بۆی کە ئەو ڤایرۆسی ئیسلامە بڵاو نەبێتەوە ئەوە تا پەژە و یەپەگە لە ڕۆژئاوای کوردستان سەلماندی کە پێکەوە ژیان جوانترین شتە نەک دینی ئیسلام ئەمە جوانی مرۆڤایەتی بوو پیشانیان نا ئەو ئەردۆگان بینیتان چی پێکردن دا ئێوە تۆ چۆن لە باشووری کوردستانەوە سەیرم لێ کەسێکیت بێت شرۆڤەی باکووری کوردستان بکات باسی عەقڵیەتی باکووری کوردستان بکە خەڵکی باکووری کوردستان چەندین ساڵ لەژێر دەسەڵاتی ئەتاتورک و عوسمانی و پاشان ئەردۆگانی و ئەمانە مێشکیان ئاودراوە بە ئاوی ئیسلام بە ئاوی ئیسلام بە ئاوی خۆفرۆشتن بە ئاوی جاشایەتی تۆ ئێستا خەڵکی باکووری کوردستان بچێت دەنگ با بە پەکەکە کورە چاوەکەم لە باشووری کوردستانە خەڵک دژی پەکەکەیە کە لە باکوور ناژی ئەخە خەڵکی باشووری کوردستان وەرە حیزبە ئیسلامیەکانم پێ بڵێ هەر هەمویان ئیخوانن ئیخوانەکانی بەناو گۆڕانیشەوە بەناو یەکێتی و پارتیشەوە هەر هەمویان پیان خۆش ئەردۆگان سەرکەوێ تو ئێستا چۆن گلی لە کەسێکی باکووری کوردستانەکەی کەسێکی نەخێنەوارەکەی باکووری کوردستان هەمووی نەخێنەوارە لە 180 نەخێنەوارە دین گەورەترین ڤایرۆسە بۆ کۆمەڵگای مرۆڤایەتی ئەمانەی کە ئێستا پشتگیری ئەردۆگانەکەن لە باکوورە لە باشوور زیاترن تەماشای کوردستانی باشوور بکە باشووری کوردستان بکە بە حساب ئەلمانیا فەرمو ئەلمانیەکە و سەر بە تورکیایە پارتی سەر بە تورکیایە یەکێتی سەر بە ئێرانە گۆڕان سەر بە لایەنێکی درا حیزبە ئیسلامیەکان بە ئاشکرا سەر بە ئیخوانیەکانن یان هەمویان پیاوی یا سعودیان یان پیاوی تورکیان یان پیاوی شوێنێکی ترن هیچ کەسێکی بێلایەن نییە لە باشووری کوردستانە
مەگەر تاکوتەرانە بێت کەسێکی ئازادی خوازی وەکو ئێمە و ئێوە دژی ئەم پرۆسەیە بێت ئەجینا هەموو کەسی باشووری باکووری کوردستان ئەوانەی کە موسڵمان هەر هەمویان پیان خۆش ئەردوگان سەرکەوێ هەر هەمویان تۆ گلەی چی لە خەڵکی فەقیر وەژارەکەیت ئەمە سیاسەتێکی بێڕەوشتی ئیسلامیە بەسەر کۆمەڵگای ئێمە سەپێنراوە بە بەرنامە حیزبەکانی باشووری کوردستانیش بەشدارن لەو بێڕەوشتیە بەشدارن لەو گەوژاندنەیە خەڵکانی باکووری کوردستانیش لەژێ فشارێکی میدیایی زۆر گەورەی دەسەڵاتی ئەردۆگانان خەلیفەی موسڵمانان کە لە باشوور شانازی پێ بکرێ تۆ باشترین ئەلمانیت لە کوردستان دەزانی چێیە کابرایەکە نای مەلا بەختیارە وتی من موسڵمانی سوننم باشە لە دیبێتەکەی لەگەڵ عەلی بابیرە دەوەرە ئەوە نوێنەر بێت دەستگایەکی دامەزرانەوە بە ناوی دەستگای دابڕانەوە ئەمە دەستگای تڕانە نەک دەستگای دابڕان تۆ بێت لە بنی هەمانەکە بیت دەستگای دابڕان ئەمە دەستگایەکی حیزبی سەرفی هیچ مانایەکی نییە هیچ شتێکی نییە فەرموو کۆمەڵە کەس لە سەریێژی ئێمەش ویستمان دەستگایەک دروستکەین ناوەندێک دروستکەین بۆ ئەوی کە بتوانین بێلایەنانە بەشدار بین لەو هۆشیارکردنەوەی کۆمەڵگایە بەڵام هاوڕێکانی خۆمان دژمان بوون چکە هاوڕێکانمان هەندێکیان سەر بەو لایەنانن لەبەرەوە هەتاوەکو مرۆڤ نەتوانی خۆی ڕزگار کات لە کۆیلایەتی حیزبی لە کۆیلایەتی بنەماڵی ناتوانێ خزمەت بە بیرێکی ئازاد بکە من تەنها یەک شت ئەڵێم من دڵنیاتانەکەمەوە لە ماوەیەکی زۆر کورتە ئەنجامی ئەم هەڵبژاردنە بینین کە چه کارەساتێکی گەورە بەسەر باشوور و باکوور و ڕۆژاواشایەت ئەوانەشی کە هەلە بۆ ئەردۆگان لێن من لێرەوە پێیان ئەڵێم تەمەنی هەر هەمووتان کورتە تەمەنی ئەردۆگانیش کورتە با لێرەشا سەرکەوێت کێشە نییە بەڵام ئیرادەی مرۆڤی گەورە ئیرادەی نەتەوەی گەورە ئیرادەی مرۆڤی ئازادی خواست ئەمەندە گەورەیە هەزاران دیکتاتۆر و خەلیفەی ئاوای ڕوخانووە ڕێزی خۆشەویستی مێ تازە تەنها کۆتایی قسەی منەوەیە کاڵم ئەوانەی کە بە سەرکەوتنی ئەردۆغان خۆشحاڵن لە ئەردۆگان بێڕەوشترن لە ئەردۆگان بێشەرەفترن لە دینەکەیان بێشەرەفترن چکە دینی ئیسلام واتە بێڕەوشتی بێشەرەفی ئەوە هەموو مێژووی ئیسلام ببینە لە بێڕەوشتی لە داگیرکاری و لە کوشتار یەک شتم پێ بڵێن ئەگەر هەبێت منیژە بمەوە بە موسڵمان جارێکی تر بەستیای نییە کۆمەڵێ کۆیلە و کۆمەڵێ جاش دروستەکات وەکو باکووری کوردستان وەکو باشووری کوردستان حیزبە ئیسلامیەکانی کوردستان وەکو حیزبە ئەلمانیانی کە بە ناو ئەلمانین تەنها ئەلمانی وەکو باسم کرد مەلا بەختیار بوو ئەویش لە هەمویان هەڵپەرستر و لە هەمویان سوکترە چاوتان ماچەکەم شەوێکی شاد بۆ هەموو لایەک من هیچ دڵخۆشنی بۆ ئەنجامەی کە لە تورکیا دەرچووە لە ساڵ 10% هێناو کاتێک کارێکی باشە بەڵام بڕواتان بێت بەیانی ئەردۆگان هەر هەمووی هەڵەوەشێنێتەوە چونکە دەسەڵاتی سەرۆک کۆماری ئەردۆگانی ئێستا کە بە تاقی تەنیا بێ بە سەرۆک و هەموو دەستورە گۆڕێ ئەگەر بزانە لە ئەتاتورک خراپتر نەبوو چی ئەڵەن بیڵێن ئەم قسەی من با بۆ مێژوو بمێنێتەوە شەوێکی شاد بۆ مولای چاوتان ماچەکەم شەو شاد